سڵاو هاوڕان ئەو کاتەوە باش پێم خۆش بوو ئەوڕە باسی ئەو کابرا عەرەبەی بکەین کە لە فینلاند بوو بە پارلەمانتار دەنگی پێویستی هێناوە بۆی کە بچێتە پارلەمانی فینلاند و لە هەمان کاتیشدا دوای ئەوەی کە دەرکەوت کە وەرگیرا لە پارلەمانی ینی دەنگەکەی هێناوە و سەرکەوت و بوو بە پارلەمانتار لە حیزبی سۆسیال دیموکراتی فینلانددا کورسێکیەوە دەستێنا لە پارلەمانی فینلاند شتێکی لەسەر ئاشکرا بوو کە ئەو کابرایە لە ساڵانی 2011 تا 2015 هاتووە نووسراوەکانیان کەشف کرد نووسراوەکانیان چێک کرد کۆنتڕۆڵ کرد بزانن چی نووسیوە لە نووسراوەکانیدا هێرشی کردوتە سەر هەندێک لایەنان کە بۆ وێنە کوردی تێدایە لایانی هێرشی کردوتە سەر جوولەکەکان هێرشی کردوتە سەر ئیسرائیلی حکوومەتی ئیسرائیل هێرشی کردوتە سەر مسلمانانی سونی بۆی کە بۆ خۆی لەبەرەوەی بۆ خۆی شیعەیە هێرشی کردوتە سەر سۆمالیەکان و هەروەها ئەو هاوڕەگەز بازەکانی پیاو ئەو پیاوانەی کە هاوڕەگەز بازن هاوڕەگەز خوازن یعنی خۆشەویستیان یان بڵێن لەباری جنسیەوە دڵیان بۆ پیاوان دەچێت هەتا بۆی کە بۆ ژناوەکو زۆر بەی خەڵکی دنیاە بەرحاڵ ئەو کابرایە لە ئەسڵدا عێراقیە وا بزانام لە تەمەنی نزیک 10 ساڵەوانە ڕاهاتوۆتە فینلاند بابی شیعەیە یەکێک لەو شیعەیانی دژبەری سەدامی بووە کاتی خۆی زۆرتە زیندان ئەوانە و سیاسی بۆ دە و لایەنانی دژی سەدامیدا بوو زۆر چۆتە زیندان دوێک کە ئازاد بووە لە ڕێگای عەرەبستان و ئەوانە ڕا سعودیەڕا هاتووە بۆ فینلاند کە هاتوونە بۆ فینلاند چونتە شارێکی چووکە لە فینلاند و لەو کاتێەوە چون بابی کەسێکی سیاسی بووە و تەجروبەی سیاسی هەبووە هەوڵی داوە منداڵی زۆر بووە حوتەش منداڵی هەبووە هەمووی ئاگای لێبوونە جا ئەو کوڕی بووە بە هاتوتە واردی سیاست بووە ئەو کوڕە دەگەڵ ڕێگایەکی زۆر باشی جێتەوە بۆی کە پێ بگا دەگەڵ ڕێکخراوێکی فینلاندی تێکەڵاو بووە کە ڕێکخراوێکی کە کار بۆ ئاشتەوایی دەکا ینی لە هەموو دنیادا نێوبانگی هەیە ئەو ڕێکخراوە مارتی ئاهتیساری سەرۆک کۆماری ڕابردووی فینلاند ئەو ڕێکخراوی داناوە لە وڵاتانی جۆرا و جۆر ئەگە دوولایەن پێکنایەن ئەوانە پێکیان دێنن بە نێوبانگە و ئەو کوڕە عەرەبەش لەو ڕێکخراوەیدا کاریان پێداوە و ئەزمون و تەجروبەیەکی زۆری هەیە کوڕێکی زیرەکیشە باسەوادە زانایە دەزانێ قسام بکاشتی دەزانێ لە هەمان کاتدا کەم بخۆمە کوڕم زۆر پێزیرەک بوو لەلایەکیشەوە تەنانەت هەر پێشم خۆش بوو کە خارجیەک لە فینلاند دەچێت پارلەمان و دەنگ دێنێتەوە ڕەنگە هەر دەنگیشم دابایە نازام ئەگە لەو شارەوی بام بەڵام لە هەمان کاتدا کە نووسراوەکانی ئاشکرا بوو دەرکەوت کە ئەو کوڕە بیر و بۆچوونێکی زۆر تەسکی هەیە یعنی بیر و بۆچوونەکەی ئەوەندە تەسکە کە سەر سڕ دەمێنێ ئەو کوڕە لە ڕێکخراوێکی ئاشتەواییدا چۆنی کار کردو ینی ئەو ڕێکخراوە ئایا نەیتوانی ئەوەندە تەسی لەسەر ئەو کوڕیدا بنێ کە بیر و بۆچوونی خۆی بگۆڕێ ینی ئەو کوڕە نەیتوانی وە نیسبەت بە مسلمانانی سنی ڕوانگەی خۆی بگۆڕێ لە ڕێکخراوێکی نێونەتەوەی ڕێکخراوێکی بەنێو بانگدا بۆ ئەو ڕێکخراوە کاری زۆر بەنێو بانگی کردووە لە بینی لایەنی زۆر تونندە ئاژۆی دنیادا ئاشتی پێکەناوە سڵحی پێکەناوە کەوا بۆ کوڕە دەبا زۆر چاک گۆڕابە تەنانەت هەر حکوومەت ژیان لە فینلاندیش دەڵی تەسیری لە سەرەویدانە ناوە مەسەلەن بۆ وێنە تۆ لە فینلاند بژی وردە فێریوەی دەبی کە زۆر کار بەوەیدا نەبێ کە چێ هاوڕەگەز خوازە چێ ئەوە دەگەڵ ژن بۆ ژنێک دەگەڵ ژنێکی دۆستایەتی یا پیاوێک دەگەڵ پیاوێکی یان بۆ فڵانکەس سەری ڕوتە بۆ فڵانکەس نوێژێ دەکایەنی وڵاتەکە کۆمەلگایەکە یان بڵێن کەش و هەوایەکە جوورێکە ژینگەکەی جوورێکە کە ئەتوو
وردە هەموو شتێکی قبول دە هەموو لایەنەکان قبول دەکەی وردە پێت وایە هەموو شتێک دەبێت لە جێی خۆی هەبێ بۆ وێنە پێت سیر نییە یەکێک دەستە مزگەوتێت چون لە هەمان کات داویدیش بێدینە و دەچێتە مەشروبی دەخواتەوە و دەچێتە دیسکۆی و هەر هەموو لایەنەکان تقریبان قبول دەکەی ینی هەستی قبولکردنی هەموو جوورە بیر بۆ چوونێک لێرەدا دەتوودا پێک دێ ئەگەر لە کۆمەلگای فینلاند ژیابی و ئەگەر بە تایبەتی تێکەڵی کۆمەلگای فینلاند بووبی بەڵام ئەوە لە هەمان کاتدا کە لە کۆمەلگای فینلاند ژیاوە تێکەڵ بووە کاری باشی هەبووە پلەی کۆمەڵایەتی زۆر باشی هەبووە سەیرە تەسیری نەبووە لە هەمان کاتدا من بۆ خۆم لە چاوپێکەوتنە تەلەڤیزیۆنەکەیدا ئەوم بۆ دەرکەوت کە ئەو کابرایە تەسیری ئێرانی زۆر لەسەر بووە یعنی تەسیر حکوومەتی ئێرانی زۆر لەسەر بووە یعنی دەڵێ بابی کەشی عبووە دەڵێ یان دەگەڵ لایەنەکانی ئێرانی زۆر پەیوەندی نزیکی هەبووە یا ئەسلەن هەر تەواو دەگەڵەوان بووە لەگەڵ حکوومەتی ئێرانی بوو یان ئەوەی کە تەسیری تەفەکوری ئیسلامی ئێرانی شیعی لەسەر بۆیە ئەو کابرایە مەسەلەن زۆر هێرش دەکاتە سەر ئیسرائیلی پێوایە سەرچاوی هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەش فقط تەنیا بەرپرسانی حکوومەتی ئیسلامی ئێران ئەویان ئەو بۆ چونیان هەیە کە دەڵێن ئیسرائیل سەرچاوی هەموو کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لامان کاتدا ئیسرائیل یەکێک لە وڵاتە دموکراتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە پێم وایە ئەو کابرا تەسیری ئێرانی لەسەرە لە هەمان کاتدا چاوی بە کورد هەڵنایە چاوی بە هیچ لایەنێکی هەڵنایە بە سۆمالی یعنی کەسێک کە لە ڕێکخراوێکی ئاشتەواییدا بێ هەمووی ئەوانە تاوانی زۆر گەورن بەڕای من بۆ کەسێکی ئاسایی عادی وەک من تاوانێکی کەم نییە کە جنێو بە هاوڕەگەزخوازی بدا یا جنێو بە سۆمالی بدا بەڵام ئەمنی کە کەسێکی ئاسایم دیسان لە جێی خۆی وەلی ئەوە لە ڕێکخراوێکی نێونەتەوەیدایە ڕێکخراوەکە زۆر گرینگە لایەنی دژبەری یەک دوژمنانی یەک دێنێت لەسەر یەک مێزی کۆ دەکاتەوە قسان لەگەڵ دەکەن و پێکیان دێنن دوای وەی بووە بە پارلەمانتار دوای وەی لە حیزبێکی بەنێوبانگی فینلاندیدا ئەوە هەموو ئێوانە دەبنەوەی وەی کە تاوانەکەی بەڕاستی گەورە چە سیر بکرێ و هەرچەند بۆ خۆی داوای لێبوردنی کرد بەڵام پێم وایە بە هاسانی ئەوە نابێ لێ بگوزارێ لەبەرەوەی کە ئەو هەفتەیە وەڵێ ڕەتی کردەوە باژێک هەفتەی دیتی ڕەت نابێتەوە و بە هیچ شێوەیەک هەل نابێ گوتی ڕاستە بەڵام ئەمن لەگەڵە بۆ چونانە نەماوم ئەوەی قەدیم بوونە لە مێژە بۆ هەفتەیە وەڵێ ڕەتی کردەوە بۆ یەک ئالامی کرد داوای لێبوردنی کرد هەمووی ئەوانە جێگای پرسیارن وەتەنانەت بۆشی قرس بووە من چاوپێکەوتنە تەلەڤیزیۆنەکەم کە شەوێ دیت نزیک دەقەیەکی گرت بەڵام هەستم کرد یەکجار زۆر فشارێکی ڕەوانی و نەفسی و ڕۆحی لەسەر بوو کە ئەمن پێم وا بۆ جاری وا بۆ هەستم دەکرد لە چاوپێکەوتنەکەیدا تەحمل ناکا و تێک دەچێ یان ناتوانین جواب بداتەوە لە یەک دوو جیانیش ئەوای لێ هات کە فشارێکی زۆری بۆدا نەیتوانین جواب بداتەوە ئەمن زانیم فشاری زۆر لەسەرە بۆیش هەر بەیانی بردیانە بیمارستانی و تەسیری زۆر لەسەر بوو ئەوە نیشانەیەوەیە ئەو کەسە دیارە دەگەڵ زۆر شتی بڵین نەناسرا و یان نەزانرا و پەیوەندی هەیە و دیارە لە خۆی نیگەرانە بۆیە ئەمە دەبێ وریابین بەڵام ئێمەی کورد دەبێت لە وڵاتە وریابین بەڵام بۆچیە من زۆر باسیوی دەکەم ڕەنگەوە زۆر پەیوەندی بە منیشەوە نەبێ هەرچەند بەشێکە لەو کۆمەلگای کەمە لە فینلاند تێداین بەڵام ئەوەی بۆ من جێگای سەرنج بۆ ئەوەیە کە ئەوە بە 4,000 دەنگی بچوو بۆ پارلەمانی فینلاند بەڵام ئێمەی کورد ڕەنگە 10 تا 12,000 کورد بین لە هێلسینکی و دەوروبەری و لە فینلاندیش ڕەنگە سەرەوەی 15,000 بین ئەمە ناتوانین کەسێکی بنێرین بۆ پارلەمان بۆ ئەوە جێگای داخە هەڕە بێک کە ئەو بیر بۆ چوونە تەسک و توندەی هەیە نیسبەت نەک بە کورد بەڵکو نیسبەت بە نەتەوەکانی دیکەش بە سۆمالی داماوە خە سۆمالی بەخت ئەتو چ لێداوە
ئەتو چکار بە ئیسرائیلی داوە تو لە وڵاتێکی دموکرات دەژی کە ئەتو هەموو شرایەتەکەی باردۆخی وە تو پێکەناوە بەڵام دێنی بیربۆچوونی حکوومەتی ئیسلامی ئێرانێ دژی ئیسرائیلی لە تریبوونی فەنلاندی ئێعلام دەکەی ئەوە بۆیە ئەمەی کورد بەڕاستی میلەتێکی بەدبەختین کە ئەمە ناتوانین بەو هەموو 15,000 کەس لە فینلاند بتوانین یەک کەسێک بنێرین بۆ پارلمانی فینلاند و تەسیری لەسەر جوڵانەوەی کوردی دەبێ هەر ئەو کەسە شتی فێر دەبێ هەر ئەو کەسە پردێکی پەیوەندی دەبێ نێوان کورد و دەوڵەت ئەو کەسە زۆر شتی ڕێگان بۆ مەخۆش دەکاوە ئەسلەن چێش کالێ ئەمەی کوردی ئێرانی کە لە ئێرانە ناتوانین کاندیدەکانمان بە ئازادی قسە بکەن خۆ لێرە دەتوان بە ئازادی قسە بکەن با ئەمە لێرە بتوانین تەسیرمانە بێت تەنان با فێری سیاسەتی ئوروپایی بین ئەو کەسەگە بچە پارلەمانە دوایە دەچێتە پلەی بەرزتر و بەرزتر تا جێگایی کە ئەو کەسە بۆ کوردی بۆ داهات و یا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یا بۆ حکوومەتی داهاتی کوردستانی ڕۆژهەڵاتیان هەر بەشەکانیکەی کوردستان کەسێکی زۆر گرنگ دەبێ زانیاری پێ دەبێت تەنانەت جێگە و پێگەی مەژ بەرز دەبێتەوە ئەمنی کە لێرە ئیشێکی شغڵێکی ئاساییم هەیە ئەمیش دەتوانم شانازی پێ بکەم و لە جیان باسی بکەم بەڵام نەو کەسەی دەناسم ئەوە کووردە ئەوە ئەمە واینە ئەمە دەتوانین ینی جێی داخە ئەمەی کورد پێک نایەن لەبەرەوەی کە چەندین حیزب و سازمان لێرە هەری ئەەکەی لەگەڵ یەک کاندیدی دەبێ یان ئەوەی کە تەنان هەندێک لە حیزبەکان هەر کاندیدێکیان نیە هەر کەسێکی پوختە و کەسێکی ڕێکوپێکیان هەر دەگەڵ نیە ئەگە کەسێکی ئینسانێکی بە ئەزمون و باسەواد و شارەزاش خۆی کاندید دەکا کەس پشتیوانی لێ ناکە نە حیزبەکان نە خەڵکی دی هەر ئەو دەڵێ ئەوە هیزنی ئەو دەڵەوە نازانێ ئەو دەڵێەوە بۆ کەس نایناسێ ینی ئەسلەن نازانم کەس نازانێ بۆ پشتیوانی ئەمە لە یەکتر ناکەین هەر حیزبەکان تاوانبارنی خۆشمان لە نێو خۆماندا حەسوودین پێمان وایە دەبێت مەسەلەن بۆ وێنە عەرەبێک بچێ یان مەسەلەن ئەفغانیە کچێکی ئەفغانی چوو بۆ مەجلیسی بۆ پارلەمانی فینلاند ئەو ساڵ عەرەبێک چوو کوڕێکی تورک چووە لە حاڵێکدا ڕێژەی هەمووی ئەوانەش زۆر نییە ینی ئەوانە جەمعیەتێکی زۆر نین لە فینلاند بەڵام کەسی خۆیان دەنێرن بۆیە ئەمەش کەسی بەنێوبانگمانەیە کەسی دیارمان هەیە دەتوانین بیانێرین بەڵام ناینێ و ئەوە جێی داخە ئەمە کە ناینێرین کەسەکانی مە زۆر بیر و بۆچوونی باشیشان هەیە ئەو ساڵ کوردێک لە هێلسینکی خۆی کاندید کرد زۆرم پێخۆش بوو زۆر لە لایەن و حیزب بە کوردیەکان کەسە دیارەکانی ئەو حیزبانە لە ئینتەرنێت پشتیوانیان لێ کرد پێم زۆر جالب بوو بەڕاستی زۆرم پێی دڵخۆش بووم هەنگاوێکی باش بوو و هیوادارم لە داهاتوشدا ئەوانە بن ئەو کەسە لە زانکۆی دەرسی دەکرد کەسێکی جوان بوو بیر بۆ چوونی باشی هەبوو با دەگەڵ حیزبێکی کوردیش بێت چه ئیشکالی هەیە بەرحاڵ دەبێت دەگەڵ بێتی خۆ گرنگەوەیە دژی هیچ تاکێکی کورد قسە ناکە گرنگەوەیە کورد ئەمن بە لە کوردی بە دوور دەبینم کوردێک دژی سۆمالی قسە بکە یا کوردێک دژی ئیسرائیل قسە بکە یا کوردێک دژی ئەمریکا قسە بکە ڕەنگە کوردەکان زۆرتر دژی ئەو چوار وڵاتەی داگیرکاری کوردستان قسە بکەن و ئەو دەمی ڕەنگەوانیش بە پێی و بارودۆخوان هەموو قسەیەکی نەکەن بەڵام کابرای عەرەب هاتووە هەرچی لایەنە هێرشی کردوتە سەری و بۆتە پارلەمانتاریش بۆیە دەو شەرایەتێدا دەو بارودۆخیدا پێویستە مەجی چۆل نەکەین ئەمە پشتیوانی بکەین لە کەسێک لە هێلسینکی کەسی زۆر باشمان هەیە پشتیوانیان لێ بکەین پیان پێشنیار بکەین بۆی کە ببنەیە شتێکی دیکە کە سەبارەت بەو کوڕی پێم خۆش بێڵم زۆرم پێ سەیرە مەسەلەن ئەو کوڕە دەوڕێ خراوەیدایە هەرچی بۆ خۆی پێی خۆش نییە قبوڵی نیە یا بنەماڵەکەیتی یا بیر و بۆچوونی بنەماڵی یا بیر و بۆچوونی وڵاتێکی وەکو ئێرانی لەسرە هەر لەگەڵەوان دەستە پێش حازر نییە بڵێ ئەو شتە دەبێ هەبێ بۆ وێنە هاوڕەگەز خواز خۆ قەرار نییە ڕەنگە ئەمن کە ژنم هەیە یا ئەو کە ژن و منداڵی هەیە ئەمە هاوڕەگەز خواز نەبین بەڵام قەرار نییە چون بۆ خۆمان هەونین هەر بڵین ئەوەش نییە ئەوە بوونی نییە لە حاڵێکدا بە درێژای مێژوو هەبووە
لە کتێبهای دینی کتێبی دینی مسلماناندا باسی هەیە لە کتێبهای دیکەی دینەکانی دی باسی کراوە کەوا بوو بە درێژایی مێژوو هەبووە ئەتو ناتوانانی قبولکەی بڵێ نییە یا خراپە هەبووە جا ئەوە تو نی بڕیار بدەی ئەو کەسا ئەو هەستەی دەوجودیدا هەیە خۆمە ئەمە ڕەنگە بەدەست خۆی نەبێ هێندەکان ڕەنگە نەخۆشی دەرونی بێ ڕەنگە نەخۆشی سەکسی بێ بەڵام هەمان هەروان نییە ئەم بخۆمە بیرمە لە شارێکی چووکەی وەک شنوێت چەند کەسێک هەبوون کە پێویستنێن نێویان بێنم بەڵام کەسان هەموو کەس دەیزانی ئەوانە مثلەن پیاو بوون دڵیان هەر بەرەو پیاوان دەچوە حەزیان لێ نەبوو قەت ژنیان نەدەێن ئەوە لە خۆڕایی نەبوو یعنی خۆ ئەو کەسانە نە ئەو کاتی ئەو عیلمان خوێندبوو ناگان لە دنیا بوو بڵانانێکە هەر لە منداڵیەوە دڵیان وابوو هەر دەوجودیان داوا بوو ڕەنگە دەبەشی مێشک و جۆری بیرکردنەوە شتیان هەروە بوو بێ یعنی بەدەست منێ بەڵام ئەو کەسە لە ئەوروپای گەورە بووە لە کۆمەلگایەکی ئازاد لە جامەیەکی ئازاد کە تقریبەن بەنسبەت هەموو شتێک ڕێز و حرمەت هەیە بەڵام بەو حاڵەش بیرروبۆچوونی هەروەکو بیرروبۆچوونی تۆنڕەوێکی شیعەیە یان بڵێن مەزهەبیەکی عێراقیەکی یان ڕۆژهەڵاتی کەسێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو وەوە جێگای داخە بەڵام ئەگە کوردێک لە جێوی با من کوردەکانم پێ ڕووناک بیرترە ئەم پێم وایە کوردەکان ئەگەر دژیەوەش با نەدەچوو لە فەیسبووکی خۆی تۆهین بەو لایەنەی بکات چون جێگای لە سیاسەتدا بووی دەبێت لایەنەکان جوان بپارێز یان نەدەچوو تۆهین بە نەتەوەی سۆمالی بکە یان بۆ نەتەوهین بە جوولەکەی بکە جوولەکە هێزێکی زۆرن زۆر گرنگن لە دنیا تو تۆهینیان پێ دەکەی ئەوە کارێکی دروست نییە تو دەبێت هەموو لایەنێکی دەنەزەر بگری لە هەمان کاتدا جوولەکە لایەنێک بوون زۆر زیرەک بوون ئەگەر وڵاتیشیان نەبوو بێ وڵاتێکیان بۆ خۆیان دروست کرد ئەگەر وڵاتی خۆشیان بێ ئەستاندیانەوە کەوا بوو لەو شەرایەتەیدام پێم وایە ئەمەی کورد دەبێت پشتیوانی لێ بکەین پێویستە پشتیوانی لێ بکەین با درەنگ نەبێ تا ئێستاش زۆر تاخیرمان کرد و با درەنگ نەبێ پشتیوانی لە یەکتر بکەین کەسێکی باش هەڵبژێرین خراپترین کەسەکانیمە لە باشترین کەسەکانی نەتەوەکانی دی هەر باشتر دەبن بۆ خۆمان ڕۆژێکی خۆش و کاتێکی خۆش